دەرهێنەرێکی گەورەی کورد بەهمەنی قوبادی ئاشنا بوو. شاید بڵام یەکێک لە یەک دوو بەرنامەهایەک بوو کە لەم ساڵە ئەهەمیەتی ئەدا بە کەسانێک کە قسەی زۆریان هەیە بۆ کوتن و مەجای وتنیان شاید نەبوو بێت. تۆ لە ویبسایتەکانی BBC CNN ئەمانە هەمیشە بەهمەنی قوبادیە بینی بەڵام لە میدیا ناوخۆیەکانەوە زۆر کەم دەرەکەوت. ئاخرین مقابلەمە ئەیکەم لە هیچ چاوپێکەوتنیی دەرەوە مەسەلەن وەکو کوردێک خۆی پیشان نایە هەمیشە وەکو ئێرانیەک خۆی پیشانەیە. ئارزوم وەیە کە بتوانم نەخڵێکی زێڕین یا ئۆسکاری بۆ کڕ بە جلوبەرێکی کوردیەوە بڕۆن کە هەمووی بیبینن. هونەرمەند ئەبێ خوێنی بێ بە ئاو ئینجا توانێ هونەر بکات. شاید بۆ چەند دقیقە کورسیم بوو بێ قەت کورسی نەبوو دانیشم بڵم ئەکشن. تەمەنت 45 ساڵە و تا ئێساش زەواجت نەکردووە. من لەگەڵ سینمای زەواجم کردووە. عاشق بووی؟ ناتوانم. پەیوەندی بە چه عشقێکی تۆ هەبووە ئەم بەڕێز عشق فاصلەی بینی ژیان و مەرگە. من دەمێ خۆت ناوەکەی بێنی. منە مونیکا بلوچیەڵێ. یعنی بۆ فیلمێکی هۆلیوود پارە پێیاکە بۆ فیلمێکی بەهمەنی قوبادی پارە پێیاکە. چۆن پشتم وڵاتێک نییە دەژێت پێوە ئاوە ئەسڕنەوە کە فیلمەکانە قبڵۆنەکە هەمیشە دەممان بەسراوە. بەهمەنی قوبادی پەنجەرەیەکی جوانی کوردستانی پیشانی دەرەوە نەیە. بە ئارتیست ناتوانانی بڵێ بۆ ئەم چیرۆکە دوانووسی. لەسەر هەڵەبجە فیلمێکت نییە لەسەر ئەنفال فیلمێکت نییە. بەسەر وەزارەتی ڕۆشنبیری بێ بڵێ باجێتێکی $9 ملیۆن مانێ وەرە هەڵەبجەمان بۆ بکەرەوە ئەمە مەحاڵە و من دەستی لێ نایم. ئەم کارکتەرانە تۆ بەکارێنی دوای ئەوە دوای فیلمەکە دەستیان لێ بڕی تۆڵی خوا حافیزتان بێت. هەرکەس ماوەیەک عەقدی هەیە عەقدەکە تاوا دەبێ خوا حافیز ئەو گرنگجی کە ئۆبامایی بە فیلمەکەی تۆ کە سەرۆکی ئەمریکایەک بەرپرسانی کوردە شتە بۆ تۆ نەوەڵا حکومەتی هەرێم و بیزات شخصی نێچیروان بارزانی و ئەمانە سەپۆرتیەکەن و کاری گەوراکە. ئەمە سینەمایە مەزە بیزنس. جارێکتر سینەما هەڵەبژێریتەوە؟ ڕاستەکەی بۆ قەت لە سینما لەزەتم نەبڕوە. ڕەنگە خەو ببینێ بۆی کە بگاتە ئاستی بە دەنگی دۆڵ لە دوورەوە خۆشە بە قوربان.